سڵاو خۆشەویستانی من جاریشتر هاتینەوە خزمەتتان لە ڤیدیۆیەکی نوێ بۆ باسکردنی پەیمانگەیەکی تر لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بۆ ئەوەی بزانین ئەو پەیمانگایە کوێیە بەشەکانی چین و هەروەها زانکۆڵاین و پارالێل و ئێواران پارێزگا و گشتی کۆنمرەکانی چەندی وەرگرتووە. ئێوەش تا کۆتایی ڤیدیۆکەمان بینەرمان بن بۆ ئەوەی بزانن زانیاریەکان چین. البته ئەمە لەم ڤیدیۆیەدا باسی پەیمانگەی تەکنیکی مێرگە سوورەکەین کە پەیمانگەیەکی نوێیە ئەکەوێتە شارۆچکەی مێرگە سوورەوە و دوو بەش لەخۆ ئەگرێت کە بەشەکانی بریتین لە کارجێڕی کار و تەکنیکی وەرجێڕان، بەشەکانی زانستی وێژەی وەرەگرن، کارجێڕی کار زانکۆڵاینەکەی 60 وەرگرتووە و پارالێلی پارێزگا 54.237 و گشتێکی 56.523 ئێوارانی پارێزگا 54 و گشتێکی 55.512 تەکنیکی وەرجێڕان زانستی وێژەیە 57.8 وەرگرتەوە بە زانکۆڵاین و پارالێلی پارێزگا 53.8 و گشتێکی 58.608 ئێوارانی پارێزگا 53.649 و گشتێکی 56.2. ئەمە لە چەند ڤیدیۆیشترا باسی ئەو خاڵەمان کردووە حەزەکەم لێرەشا باسی بکەمەوە کە ئەوش بریتە لەوەی چۆن 54 یان 53 و ئەو کۆنمرانە کە لە خوار 55ەوەن ئەتوانن لەو شوێنانە دەوام بکەن لە کاتێکە ڕێنمایەکانی زانکۆڵاین ئەڵێ هیچ قوتابیەک خوێندکارێک ناتوانێت لە کۆنمرەی 55 کەمتر پێشکەشی زانکۆڵاین بکات. خۆشەویستان، خاڵەکە لێرە زۆر ڕوونە هەر قوتابیەک کۆنمرەی خۆی پێش حسابکردنی کریدیت 55 هەبێت ئەتوانێت بچێتە پێشبڕکێکانەوە. کاتێک کە کریدیتی بۆ حسابەکرێت واتە دەرساوە پەیوەندیدارەکانی بۆ حسابەکرێت ئەگەر کۆنمرەی لە 55 بێتە خوارەوە گەر بەشێکە بێت لە خوار 55 وەرگرت بێ ئەو کاتە کێشەیەک دروست نابێ و ئەتوانێت لەو بەشە دەوام بکات بە هیوای ئەوەی سووتان وەرگرت بێت لەو کۆنمرانێکی ئێمە باسمان کردووە. لە کاتێکە کۆنمرەتان نزمە ئەتوانن لەم پەیمانگایانە داوام بکەن و ناوتان بگەڕێتەوە و بتوانن لەوێ کۆنمرەیەکی باش ئەگەر ئەوە ئیلیژ نەبن کۆنمرەیەکی باش بێنن جارێشتر بە سیستمی پۆلیتەکنیک بتوانن بگەڕنەوە خوێندن و سوود لە با بڵێن ئەو ئۆفەرەیان ئەو شانسە وەربگرن کە جارێشتر دێتەوە پێشتان. بە هیوای سەرکەوتنتان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن، هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بە ئەوانش سوودمان لێ ببینن.